جدەماک و پەکەکە هاتیەدا مەزڕاندن و حەتاوەکە ئیرۆ دوژمناتیە دۆزە کوردی دکێ لە چەند ساڵێن داویدا بە قەدەرێ دوژمناتیە دۆزە کوردی دکێ دوژمناتیە لەشکرێ ڕۆژی دکێ بە هەموو کارینێن خۆبە هەوڵە شێواندنە وێنەیە لەشکرێ ڕۆژ دەدێ و تۆمەتێن دوور ژ ڕاستیە ئاراستەی لەشکرێ ڕۆژ دکێ و یا هەری داوی مالباتێن لەشکرێ ڕۆژ نەچار دکێک و فشارێ لە زارۆکێن خۆ بکەن تاکو دەڤژ ڕێزێن لەشکرێ ڕۆژ بەردن. لێسەر دوژمناتیە پەکەکەژ لەشکرێ ڕۆژرا دەستگەها ئارکێ دوێ راپۆرتێدا لەسەر سەدەمن دوژمناتیە پەکەکەژ لەشکرێ ڕۆژرا ڕادوەستێ و بێزەلالی وان سەدەمان دەدێ خویاکردن. حاجی کالۆ ئەندامی کۆمیتە ناوەندیە پارتیا دەموکراتە کوردستان سووریا لەسەر دوژمناتیە پەکەکەژ لەشکرێ ڕۆژرا دەبێژێ کۆبڤەگەرە لەشکرێ ڕۆژ بۆ ڕۆژاوای کوردستانێ ئەو لە هیوێ دروست ببێ و پەنابەرێن ڕۆژاوای کوردستانێ وێ ڤەگەرنە سەر زێدێن خوا پەکەکەژ vê پێنگاوێ gelek دەترسێ. وەختی لەشکرێ ڕۆژ دەربازی کوردستانە سووری بێ بە ئارامی کوێ چێبێ خەڵک وێ بێترس وێ ڤەگەرێ وێ جێ خۆ دەبێت گوندێ خۆ دەبێت خەڵکێمە نەخۆشە. وجێ عالی خۆبەژی دکتۆر عەبدولباقی کۆلۆ گوت و پەکەکە باش دەزانێ ئەگەر لەشکرێ ڕۆژ دەرباسی ڕۆژ ئاڤایە کوردستانێ ببێ بهتراوان کەسێن تەبلی باسکن پەکەکە بوونە لە ڕۆژ ئاڤایە کوردستانێ وێ تەبلی ڕێزێن لەشکرێ ڕۆژ ببن و ئەف بخوا ماترسیە هەری مەزنە لە جەم پەکەکە. ئەو بخۆ دزانن پەکەکە دزانێ پەکەکە ینی ورخصناوێنێ عسکەری لەشکری بازانێ بەگەرەنا پێشمەرگا معنات و ئەو کەسێک و تفنگ بوار ڕاشتێت ئەغلبی واناوێت تەبلی پێشمەرگا بن. و دەربارێ گاف خواردنێ لێ ماڵباتن لەشکرێ ڕۆژ و نەچارکردناوان و فشارێ لە زارۆکێن خۆ بکەن. ئەبراهیم بڕۆ ئەندامی کۆمیتە سیاسیە پارتیا یەکیتیا کوردستان سووریا گوت و ئەوێ پەکەکە ماڵباتن لەشکرێ ڕۆژ دکێ سێخوریە ڕژێمە ئەسەد نەکریە. ئەv ممارەساتێک حەقێ یعنی چ مالباتê pêşmergê roj de tê kirin yan jî ev zarokê rojane ji ehlê xwe tên dizîn evaya yani wek yani lîska dawiyê bixwazin Kurdistana Sûrî vala bikin ji xwe cerîmetekî gelekî mezin e dirin ibtîzaza xelkê dikin û xelkekî sivîl û neçar mecbûr dikin و ئەڤاگ مخابراتی سووری نکاری بوون ولۆ بکەن لە خەلکێ وان مەجبور بکەن بە تەلڤیزیۆنە دەنگێ وان تەسجیل بکەن دژی ئەهلێ خۆ و دژی زارۆکێ خوێ. نویسکارێ کورد جان کورد دەبێژێ ئەوێ لەسەر پێشمەرگەیان بە خراپی بەئاخوێ ئەو نەکوردە و دووڤکێ دوژمنانە ژبەر لەشکرێ ڕۆژ بەرەوانیە دبەر ڕوومەتە کوردی دەدکێ. ئەوێ کورد سەر پێشمەرگە بپەیڤ دو گومان هەنێ گومانێکی سەر هەیە و نەکوردە گومانە دوودیەک و دووڤکێ دوژمنە ji her duka yekî kî dibe bilavê. Serokê Nûneratiya Herêma Kurdistanê ya Encûmena Niştimaniya Kurd li Sûriyê Nawaf Reşîd got ku serkirdeyên PYD û PKK ji leşkerê roj ditirsin ji ber dizanin vegera leşkerê roj wateya wê bi dawî hatina PKK li Rojavayê Kurdistanê. Ji leşkerê roj ditirsê dizanê ku leşkerê roj derbasî Rojava bibe wê sedan êgo îro roj li bawî raheştine tivingê û çekê zarokê milletê me û xelkê me û zarokê me êgo bi arkê xwe re dibin ji bo berevaniyê diber Rojava de bikin wê bên tevlî leşkerê roj bibin. Ji bervan tevaya sedeman PKK û baskên bi ser ve êrişî leşkerê roj dikin û tevaya dam û dezgehên xwe yên ragihandinê ji bo şêwandina wêneya leşkerê roj xistine kar de lê ji ber leşkerê roj cihê baweriya Kurdên Rojavayê Kurdistanê ye û derewên PKK û baskên wê li cem tevaya xelkê Rojavayê Kurdistanê eşkere ne wêneya leşkerê roj bi tu awayekî nayê şêwandin.